بەڕێزان بەردەوامین هەڵبژارنەکان لە نەرویج بەڕێوە دەچێت کاریگەریان چییە لەسەر ڕەوەندی کوردی بە تایبەت لەوێ و لەمڕۆوە هەوڵەتیان بۆیان هەیە دەنگ بدەن لەوێ پارتە بەهێزەکان چین چۆن کێبڕکێ دەکەن کێبڕکێ نێوانیان چۆنە و چۆن دەڕوانە مافی پەنابەران گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین لەگەڵ بەڕێز خاتوودێرین مەحموود ئەندامی تیمی بانگەشەی پارتی کرێکاران لە نەرویجۆ ڕاستەوخۆ لەگەڵمانە خاتوودێرین سڵاوت لەبێ ئەم کاتت باش سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان هەڵبژارنەکە کەی بەڕێوە دەچێ دیارترین ئەو پارتانەی کە کاریگەرن و پارتی گەورن و هەوڵی سەرکەوتن دەدەن بە ڕێژەی کورسی زۆرینە کامانن سەرەتا سڵاوت لێبێ خۆشحاڵم بە و باسکردنە بەڕاستی زۆر گرنگە وەکو ئێمە ڕەوەندی کوردی بەتایبەت لە ئەوروپا و لە وڵاتانە و نەرویجیش بەشێکە لە وڵاتانەی کە بانگێشەی هەڵبژاردننی تیا ئەکرێ بە هەماشەوە و ڕەوەندێکی کوردی زۆر زۆریشی تایە یعنی ئەگەر ئێمە لە ئێستادا باسێکی ڕەوەندی کورد نەک بە تەنها کوردی هەموو تاراوگە بکەین کە چنێک ڕێژەی لە سەدا حەڤەت پێگەهێنێ پێچگە لەو مناڵانش کە لێرە لەدایک بوون کە لە سەدا چوارە یعنی ئەمە خۆی لە خۆیان ڕێژەیەک و ئامارێکی زۆر زۆر گەورەیە بۆیە زۆر گرنگە باسێکی لێەوە بکرێ ئایا ئەم ڕەوەند لێرە ئەمانی لە تاراوگەن بۆ ئەوی بچن دەنگ بدەن دەنگەکانیان نەفەوتێنن و سەرەتا حەزەکەم باسێک لەوە بکەم ئێوە کوتیمی بانگێشەی هەڵبژاردن لە ناوچەی نۆدرەفۆلۆین سەر بە سنووری ئۆسلۆیە لێرە بانگێشە ئەەکەین بۆ حیزبەکەمان من سەر بە پارتی کرێکارانم ئەندامی پارتی کرێکارانم و لە ئێستادا پارتی کرێکاران وڵاتەکە بەڕێوە ئەبا بە تەنیا خۆی بەڕێوەی ئەبا لەبەرەوەی خۆی لە سەرەتادا بە دوو پارت داغڵ بوون لە دوایی پارتێکیان پاشەکشەی کرد لە ناو پەرلەمانە وەکو سەرۆگۆزیران چکە ئێمە وڵاتەکەمان سەرۆگۆزیران ئەی با بەڕێوە ینی پاشامان هەیە اینجا سەرۆگۆزیرانیت بەس سەرەتا کە 2021 کە ڕووی کە بانگێشە کرا و هەڵبژاردن ڕوویە پارتی کرێکاران لەگەڵ پارتێکی کەیەکیان کرد بۆی وڵات پێک بێنە بەس لە ئێستادا بە تەنها پارتی کرێکاران وڵات ئەبابەرەوە لەبەری ئەو پاشەکشەی کرد لە ناو دەستورەکان لە ناو حکوما کە بێتە دەرەوە لە ئێستادا هاتوت دەرەوە بەس خۆی لە نەرویجا بە شێوەیەکی گشتی دوو پارتی گەورە هەن کە وڵات ئەبەن ینی دایخوا پێشبڕکێیانە کێ بچێتە ناو پەرلەمانە و کێ ببێتە سەرۆگۆزیران یەکێک لەوانە بەشی هۆیرەیەوە تا بەشی شینەکانن و بەشێکی سوورەکانن کە پارتی کرێکارانە و لە 10 حیزبیش پێک هاتوین لە 10 پارت پێک هاتوین ئەم 10 پارتە تەشکیلە بن ینی کۆمەڵێکیان ئەچێتە بەری ئەربایدە پارتی کە پارتی کرێکارانە کۆمەڵێکیشان ئەچێتە بەری هۆیرە کە ئەو بەشەیە کە بەشی شینەکانە و زیاتر بڵێن چەپڕەون و بەم شێوەیە باشە پارتی کرێکاران بە نیازە زۆرترینی کورسیەکان بەرێتەوە بە نیازە زۆرینەی پەرلەمانی بەرێتەوە بە حکوومەتێک بەڵێ لە ئێستادا ئەتوانین بڵێن پێشبڕکێکی زۆر زۆر بەرچاوە ینی پێشبڕکێگەی لە نێوان سێ حیزبیشان نەک تەنها پارتی کرێکاران دەنگێکی باشی بەدەستێناوە لە دوای ئەوەی کە ڕئیسی ناتۆ جارێکی کە گەڕایەوە ناو حیزبەکە بوو بە یەکێک لەو ینی بۆتەوە وەزیرێک لە ناو حیزبەکەی پارتی کرێکارانە چونکە سەرەتا ڕئیسی ناتۆ بەشی ینی ڕئیس ناتۆی ئەبربەڕێەوە دوای گەڕایەوە ئەمە خۆی لە خۆیان شتێکی گەورە بوو بۆ پارتی کرێکاران کە خەڵکانێکی زۆر لە خۆشەویستی ئەم کەسەوە بێنەوە ناو حیزبەکە جارێکە بە ڕێژەیەکی بەرچاو زیای کرد لە ئێستادا حیزبی کرێکاران هەر لە پێشەوەی و پێشڕەوی ئەکا بەس لە هەمان کادا حیزبەکانی کەچمانەیە ئێمە ناتوانین بە تایبەتی هۆیرە ئیلغاکەینەوە پارتی فرێمسکە ئیلغاکەینەوە کە ئەم دوو پارتەکەیەک ئەگرن و چەند ساڵێکی لەسەر حکم بوون و وڵاتیان بردۆ بڕێوە ناتوانین ئیلغایان کەینەوە لە هەمان کاتە ئەوانیش دەنگیان هەیە بەس ینی بڵێن پێشبڕکێکی بەرچاو هەیە لە نێوان هەردووکان بەرنامە و کاری پارتی کرێکاران چییە؟ ینی تۆ لە تیمی بانگەشەی ئەم پارتی چی بە خەڵک دەڵێن لەوێ وادوبەڵێنەکانتان چییە؟ ئایا وادوبەڵێنێکە دەن کە نەتوانن بیبەنە سەر یان نەتوانن جێبەجێکن بۆ خەڵک؟ من ئەتوانم لێرە یەکشت بڵێم پارتی کرێکاران بەڕاستی کە منیش خۆم وەکو پەنابەرێک چوومەتە بوومەتە ئەندامێک و بوومەتە ئەوەی کە زۆر پاڵپشتیانێ بکەم یەکێک لەو شتانی کە بۆ پەنابەر ئەتوانین بڵێن پشت و پەنان لەبەر ئەوەی زۆربەی ئەو قانونانی دەری ئەکەن بۆ ئێمەی پەنابەرە مەسەلەن یەکێک لەوانە کە ئێمە هەر وەکو نەرویجیەک بە هەمان کات
ڕێمان پێبن ئیشکەین ڕێمان پێبین بخوێنین یعنی ئەوە یەکێکە لەو خاڵانەی کە ئەم جەختی لەسەر ئەکاتەوە بەردەوامی یەکێک لەو خاڵە گرنگانی یەکسانیە کە لە نێوان نەرویجیە کە بە ئەسڵ نەرویجیە و منێک کە لاجە ئەمە ئەم وڵاتەوە هیچ جیاوازێکی ئۆتۆم نەبێت لە کاتی کارکردنا ئەمە یەکێکە لەو شتانی کە دڵخۆشکەرەیە پێشگەل لە خاڵەکانێکی کە بەڕاستی جێگەی دەستخۆشی یەکێک لەوانە ڕێژ ئەگەر لەوەتەی بڵین لە پارتی کرێکان لە 2021ەوە کە هاتۆتە سەر حکم بەڕاستی زۆر کە پشگیری خێزانی کردووە وەکو ئەوەی باخچەکان ڕێژەی مانگانەی باخچەکان لە ڕێژەیەکی زۆر بەرزەوە هاتۆتە بەشێکی زۆر کەمەوە پشگیریکردنی بۆ پارەی کارەبا کە ئەمە بمانێ و نەمانێت هاوڵاتی بیر لە گیرفانی ئەکاتەوە بە شێوەیەکی گشتی یعنی کاتێک کە تۆ باز لەو ئەەکەی ئەم حیزب بێ ئایا من چی سوودمەندم وەکو هاوڵاتیە پێش ئەو وەکو ئەندامێکی پارتی کرێکاران بم ینی زۆر خاڵی هەیە کە زیاتر ئەتوانین بڵێن بۆ عامەی خەڵکەکەیە بۆ گشتی خەڵکەکەیە نەک تەنها بۆ ئەوە بێکە ئێمە بەس ئەوانە سوودمەن کە دەوڵەمەن کە لە ئاستێکی زۆر بەرزان ینی ئێمە حیزبمانە زیاتر پشگیری لەوانە ئەکاتەوە ینی خات و دێرین لەوێ خەڵک حساب و کتابی گیرفانی خۆیەکە ئایان پارتە باشە بۆ ژیانی من بۆ نمونە لە ڕووی پارەی خزمەتگوزاری و کارەبا و ئەو پێویستیانی کە ڕۆژانە هەر هاوڵاتیەک پێویستێ بێ ئەنی هاوڵاتی پێ دوای لەسەر ئەم لەمایانە دەنگەداکەم پارتە چەند داتوانێت ژیانی باشتر بکوە بارگرانی سەرشانی سوکتر بکە بەتەکید ینی ئێمە بمانەوە نەمانوێت هاوڵاتی لە هەر شوێنە بێ یەکەم جار بیر لە گیرفانی ئەکاتەوە ئەمە شتێکە ئێمە ناتوانین لابین لەوەی بڵێن هاوڵاتی بیر لە یەکەم جار گیرفانی ئایا بە تایبەت ئەگەر خێزان بێ و لەم زڕوفەشا کە ئێستا لە دوای شەڕی ئۆکرانیا و ئەگەر ئێمە هەمومان ئاگدارین کە گرانی ڕووی کردوتە ئەوروپا کە خێزان حەز ئەکانی بە شێوەیەکی ئۆکۆنۆمی بیرکاتەوە ئایا ئەم حیزبەکەیە چی بۆ من ئەکاوەکو ئێمەی کە گشتی خەڵکەکەین ئێمە پێمانەوتێ تۆزە پارتی کرێکاران زیاتر لەگەڵ ئەوەیە لەگەڵ گشتی خەڵکەکەیە نەک تەنها کۆمەڵێک کەس کە دەوڵەمەند بن بۆ ئەوەی پارەکەیان زیاترکە بە گشتی خەڵکەکە بی لەوە ئەکاتەوە خەڵکە ئاسایەکە ئەوانەی کە مناڵیانێ ئەوانەی کە پیرن ئەوانەی لە خەسخانەکانن ینی زیاتر جەختکردنەوەی ئەربایس پارتی بۆ ئەوانەیە کە وەکو خێزان وەکو پیرەکان وەکو شوێنی پیرەکان دابینکردنی زیاتر پشتگیریە کە بۆ گەنجان بە تایبەت یعنی ئێمە زۆر کەشت لامان گران بێ وەکو نمونەیەکی بەسیط باسەکەم گەنجەکان وەتای کە دوای ئەگەنە 18 ساڵ زۆر شدێ لیانە سەنگنەوە یەکێک لەوان دکتۆری دانە کە ئەم زۆر پشتگیری ئەکا کە ئەوانش لە دوای 18 ساڵەوە کێشەی دانیان هەبێ لە ساڵدا 50یان بۆ کەم کاتەوە مثل نمونێ ئەوان هاتوچۆی پاس و قیتار و ئەمانە کە ڕێژەی بەرچاو بێتە خوارەوە کاتێک ئەوان بێنە دەسەڵاتەوە و هەر کاتێکیش ئەوان بێنە دەسەڵاتەوە ئەبێ پابند بن بەو خاڵانەی کە وچویانە چونکە ئەبێ چۆن ڕێز لەو خاڵم بن کە قسەیان لەسەر کردووە وردە لە دوای ئەوەی کە هەڵە بژێریان بێن دەستەکەن بە جێبەجێکردنی چونکە ئەگەر جێبەجێینەکەن ئەمە ئەبێتە خاڵێک لە ئایندەیە لە هەڵبژاردەی ئایندەیە بۆ ئەوان خاڵێکی خراپە و خاڵێکی زۆر باش نابێت لە کاتی بانگێشەی هەڵبژاردنە چونکە خەڵک ئەبینێ و چاوی هەیە شتەکە ناتوانانی بشاریتەوە باشە لەوێ گەرموگوڕی کورد چۆنە بۆ پرسی سیاسی وەکو مەسەلەن وەکو ئێرە وایە وەکو باشوور وایە کورد زۆر بە گەرموگوڕین هەمومان سیاسیانە قساکەین سیاسیانە مامەڵاکەین ینی لەوێ کورد چۆنە ئایا زۆر ئێتیمان بە پرسە سیاسیەکان دەدا؟ بەڕاستی کۆمەڵێک کەزن یعنی لە حیزبان و دیارن و لە پارتەکان و دەنگیانێ و هاتوونەتە ناو پەرلەمانەوە وەبزانم ئەمساڵ ڕێژەی ئەو کوردەکان کە بەشداریان کردو بە گشتی هەموو پارتەکانەوە حەو کوردمان خۆی هەڵبژاردە بۆ پەرلەمان بەڵێ ینی هەر ئەو شتە هەرتیامانەیە وەکوچۆنی بەشێکی سیاسیمان هەیە وەکوۆش کەلتورێکە وەکو خۆمان بەس بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن کەسانێکی کەشن کە هەر دەنگ نایەن دەنگەکانیان فەوتاوە ئەمە شتێکی چۆنڵی ئەو دەنگ فەوتان نەبوو ئێمە کاتێک کە پارتێکە بێ زۆر بشگیری و لێ بکاو دەنگی بە شێوەیەکی گشتی ئەوانەی تاراوگە وەرنەگرێ ئەمەژە بێتە لایەنێکی چۆنڵی خراپ کە بەسەر ئێمە یا بشکێتەوە کاتێک کە پارتێکی کە بێ کە خراپە و ئەو خاڵانەی خراپە بۆ ئێمە و جێبەجێکە ئەلێ یا تۆزەگی تر خەڵک ئەکەوێتە مشت و مڕەوە تۆزەگ ناخۆشە ینی بەس بە ئام ینی کوردمانەیە کە بەشدارە لە بەخۆی هەڵبژاردووە جێگە دەستی دیارە زۆر بە شێوەیەکی گشتی دیارە ئەمانە خات و دێرین هەندێک لە وڵاتان بە یاسا و ڕێکارەکانی خۆیاندا دەستنەوە بەرامبەر بە پەنابەران نەرویج چۆنە لە بانگەشەی هیچ یەک لە ئەم پارتانەی کە پارتی گەورن و بەشداریەکەن ئایا
هیچ ڕوانینێکی نوێیان هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ پەنابەران لەوەیە؟ بالتأكيد يعني لإستادا سواي لهاتو أوروبا همو بونا تدو بشو بشي كان زور گومانی هەیە لە کۆچبەران بەشتێکی کەشمانەیە پاڵ وەکو چۆڵی لایەنگری ئەکا بەس ئێمەش ئیسە پارتێکمانەیە دژایەتی ئەکا گومانی لە کۆچبەران هەیە و وەکو چۆن وڵاتەکانی کە یعنی ئەتوانین بڵین بەشێکە کە حەزی بە کۆچبەر نیە یعنی دایمەخوا شتەکانی کە ئێڵە دژی ئێمەیە کە کۆچبەرین و هاتوینەتە ئێرە و نیشتەجێ بووین و مناڵمان لێ لە لەدایک بۆ ینی کۆمەڵەش دێ دایمەخوا لە دژایەتی ینی تێو نەتەوێ ئێ نەرویجی ژوای لە هاتەوە بێبەژنێ و لە لیستادا پارتێکمانەیە زۆر دژایەت ینی دژە بە تەواوەتی بە بەرچاوی دیارە ینی کە دژایەتی ئەکات بە تەواوەتی بۆیە بە هیچ ینی ئەوانەی کە هاتوون بە هەموو کۆچبەرەکانەوە ئەتوانین بڵین نەک هەر کورد ئێمە بێ عەرەب و سووریەکان و هەر هەموویاندانەی ینی بە تایبەتی کە دەنگ بن زۆر گرنگە دەنگ بن بە پارتێک کە لایەنگری کۆچبەر بێ بە شێوەیەکی گشتی خاڵەکانی پۆزیتیڤ بێ بۆ ئێمەی کۆچبەر نەک مەسەلەن دەنگ نێن و دەنگەکان فەوتێ بۆ ئەوانی کە بڕوە خات و دێرین لەمڕۆوە هاوڵاتی دەتوانێت لەوێ دەنگ بداوە نیە؟ بەڵێ لە دەی هەشتەوە لە دەی هەشتەوە بەڵێ دەرگای هەموو دەرگای هەندێک شوێنیان کردوتەوە لەبەر ئێمە وڵاتێکین دیموکراتین و ینی ئەو شتێ ئەبێ ئەو بزانین خەڵکانێک گەیان سەفەرەکەن فریان ناکەون بۆ ئەوەی نەژوەستێ لە کاتێک ئێمە بەستەنا هەشتی نۆدانین بە ڕۆژی هەڵبژاردن و هەموو کەسێک لەو کاتەیە دا ببڕێ لە ئیشکردن و بۆی کار نەوەستێ لە دەی هەشتەوە دەرگای هەندێک شوێن کراوتە بە تایبەت شارەوانیەکان هەموو کراونەتەوە بۆ دەنگان ئەوانی لە کاتی ئەڕۆن بۆ سەفەر و کە بە تایبەت پیرەکانمان کە ئەڕۆنە سەفەر ناگەڕێنە بە ماوەیەکی دوور و درێژ ئەتوان دەنگبان یا ئەو کەسانی کە کارەکەن یا زۆر کەزێ بە سەفەراتۆتەوە ناوی لەم کۆمۆنە نووسراوە لەم ناوچەیە نووسراوە نابێ بڕوا بۆ شارەوانێکی تر دەنگ با ئەبێت تەنها لەم شارەوانیە دەنگ با و ناوی تەنها لەم شارەوانیە هەیە لەبەر ئێمە حەزەکەم باسێکی کورتی ئەوەکەم پەرلەمانی نەرویجی لە 169 کورسی پێک هاتووە پێشبڕکێ بۆ 169 کورسیە یعنی اینجا ئەم کورسیانش بەشتر ناوچەکان نادابشکراوە ئۆسلۆ بە شێوەیەکی زۆر کورسی ئەبا اینجا ئەو شارانەی کە هەتا تڵێ ئاماری خەڵکی دانیشتوی زیاتر بێ کورسی زیاتری هەیە ئەو ناوچەیە بۆیە نابێ من خات و دێرین 169 کورسی پێم وابێ کەمترە لە 200 کورسی بەڵێ کەمترە لە 200 کورسی کاتێک کە هەر کەس حیزبێکیش بێتە سەر حکوم ئەگەر بێت و کورسیەکانی نەک لە 150 بێت لە سامەتەن ئیسا ئەربای پارتی 48 کورسی پێەیە ئەم 48 کورسی کاتێک کە یەک ئەگرێ لەگەڵ حیزبێکی کەیە زیاتر ئەبێ لە 150 لەبەرەوە ئەتوانێ وڵات پێک بێنێ و وەزیرەکان دابنێ و بەپێی هەردوویانی هەردوو لایەنە بێ ئەو دوو پارتەی کە یەکە گرنجارێکی کە قەناعەتکەن بۆ لەگەڵ کۆمەڵێک پارتی بچکۆلە بچکۆلە چکمە پارتیشمانە تەنها دوو کورسیە یەک کورسیە و دە پارتیش زۆرە لە ناوچەی وەکو نەریجا کە ڕێژەی دانیشتوانی بە شێوەیەکی گشتی زۆر نیە کە ناگاتە 6 ملیۆن کەس و بەڵێ زۆر ینی بانگێشەکە زۆر گەرمە زۆر ینی هەموو شەمان دەست پێ ئەکات ینی هەموو شەمەیەکە دەست پێ ئەکات بە تایبەت لە ناو سنتەرەکانە لە ناو بازارەکانە بە شێوەیەکی گشتی بانگێشە ئەەکەین ئەو بابەتانە بڵاو ئەەکەینەوە خاڵەکان خاڵەلاوە ینی خاڵەکانە مووی باس دەکەین ئێمە چیمان کردو لە ماوەی ئەو 4 ساڵی داهە کە گەین کەینە سەر حکم چی ئەەکەین و کە چیشیان کردووە باسیەکەین هەردوو خاڵات و زۆر لەگەڵ پای و زۆرێکی ژێ مناقەشە هەم باسی خۆتان دەکەن پارتەکەی خۆتان چی کردووە وە چیەکە و هەم باسی پارتی بەرامبەری شەکەن ئەوان چیان نەکردووە هەڵە و کەم و کوڕەکانی ئەوانی چییە یعنی ئەوەش باز دەکەن بەڵێ هەموو شتێک باس دەکەین ئێمە لەو کاتەکە گەریەکێ بێ پرسیارمان لێ بکە ئێمە باسی ئەوە ئەەکەین کە چیمان کردو لە ماوەی ئەم 4 ساڵەیە وەزیرەکان چیان کردووە ڕئیسەکە خەریکی چییە ئەبێ هەمووی باس کرێ و بوترێ زۆر جاریژە ینی مەسەن ئەکەوینە مناقەشەی زۆرەوە هیواشە مەسەن لەگەڵتانێ بەس حەزەکان مناقەشە و کا بزانێ زۆرێکش مەسەن پشتگیرە کاڵێ ئامن دەنگەیان بەو پارتە لەبەر ئەوەی کردووە ئەزامەگەبێکێک لەوانی کە ئێمە زۆر دیار بووین لەم ساڵانی داهاتوە بەڕاستی پارەی کارەبا بوو لەبەر ئەوەی کارەبا بە شێوەیەکی ڕێژێکی زۆر بەرز بووە ئەوە بوو بە نزیکەی لە 170 بۆ 60 پارەکە ینی حکومت خۆی تعویزی شەریکاتەکانی کردەوە بۆی خەڵکەکە نەچێتە ژێربارێکی قەرزێکی زۆرەوە ینیەوەی کێبوو لەو شتانە ئەو خاڵە گرنگە بۆ ئێمە خات و دێرین ئێمە لێرە پرۆژێ ڕووناکیمانەیە ینی تقریبا ناوڵاتیان گلەیەوەیان هەیە دەڵێن نرخەکەی زۆرە هەر گلەیش نییە هەر بەواقعش نرخەکەی زۆرە بەڵام
حکومت یعنی هیچ دامێک ناکە، هیچ دامێک هیچ پشتیوانیەکی بە وڵاتیان نییە بڵێ نرخەکە کەم ناکەین و بەڵام دامتان دەکەین بۆ نمونە داشکاندنتان بۆکەین شتێکی وە هەر دەڵێت جێبەجێ کرێ و تەواو ینی بەس لەوێ ئاماژەت بەوە کرد کە وڵاتیان زانیان نرخەکەی زۆرە دەنگی ناڕەزایان بەرزکردەوە حکوومەت ینی پارەی کۆمپانیەکانیدا بۆی خەڵک نەکەوێتە ژێرباری قەرزەوە و ئەرکەکە لەسەر شانی خورس بێ. بەڕاستی وا بوو ینی ئێمە کاتێکە شەڕی ئۆکرانیا ڕۆیە یەکەم شت کە زۆر بە نەرویجەوە دیار بوو کارەبا بوو ینی وەزای ئێمە کۆنتاتێکی باشە بوو لە بینی ئۆکرانیا و نەرویج و ئەم وڵاتانە کە کارەبا لە وڵاتەوە یعنی بۆمان ئاهات بەزیتر کارەبا بە شوەیەکی بەرچاو زۆر بەرز بووە شەریکاتەکان دەمی مادیان ئەویست نەرویجی یەکێ بوو لە وڵاتانە کە ئەو مشکلەی بۆ هاوڵاتیان وایلاتوان ئێمە ڕۆژانە سێری کارەباکەمانەکەین ئایا بە شەو کەمترە بە ڕۆژ زیاترە لەبەری کارەبا خۆی لە ئێستادا کێشەیەکی هەرە گەورەیە ینی هەرە گەورەی هەموو وڵاتێکە بەس حکومت هات دەمی ئەم پرۆژەی کرد وتینە من تەعویزی شەریکات سەکەمەوە کە ماگانەیە بە ڕێژەیەکی بەرچاو یعنی ڕۆژانە کە ئێمە سەیری کارەبا ئەەکەین بە ڕۆژێکی بەرچاو حکومت پشتگیری ئەک بۆ ئێمە کە بتوانین کارەبایەک داویتم تایبەتی نەرویج وڵاتێکی ساردا تۆ ناتوانانی بڵێ من بەبێ ئەوەی گەرمیە داگرستێن بە ماڵەکە بتوانم دانیشم ینی ئێمە ئەگەر پشتگیری حکومت نەبووە پرسیارم هەر لەسەر مەسلەی کارەبا مەسەلەن لەوێ بۆ ماڵێکی ئاسایی ینی لە مانگێکە بڕی چەند ئەدەن پارێک بە پێی فەسڵەکان جیاوازە مەسەلەن لە زستانە یا لە هاوینە لە چلەی زستان و چلەی هاوینە بەڵێ مەسەن لە هاوین کێشەمانێ لەبەری هاوینشتی گەرمی زۆر ڕاستە گەرمیمانەیە زیاتر بەڵێ فێنکە و شتیوان ناکەینەوە ڕێژەکە زۆر کەمە بەس دەگە پتێ زستان زۆر بەپێی ماڵەکە و حەجمی ماڵەکە بەڕاستی گران نەکەوێت پتێ و نەتوانانی تر ماڵ هەیە تێپەڕ ئەکان دەگە خانووی گەورە بێت تێپەڕ ئەکا بڵێن لە 3-4 وەرەقەش کە بەکارەبا ئەیرێ کە ئەمە لە دوای پشتگیری حکومەتەوە یعنی ئەگەر پشتگیری نەکە بگرێت زۆر لەوە زیاترێتەوە کە خەڵکەکە هەموو معاشەکەی بەبا بەکارەبا ئەوەی چێکە لە هەرشتە مشکیلەکان لە وڵاتانە ماڵێکی ئاسایی نۆرماڵ بچوو لە زستانە بەڵێ وڵایتر لە زستانە ئەگەر کارەبایەکی باش داگرستنی لە 200 بۆ 300 دۆلارێک بەلایانی کەمەوە. خاتو دێرین مەحموود سپاس دەکەم ئەندامی تیمی بانگەشەی پارتی کرێکاران سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنی لەگەڵمان بەی وایەوەی دوای ئەوەی مانگی ئایندە با بڵین هەڵبژاردنەکان بەڕێوە چەو کاتێک گفتوگۆکەین لەسەر دەرەنجامی هەڵبژاردنەکان سپاس دەکەم سپاس بە بەشداریکردن لەگەڵمان.